پرۆژەیەکی نیشتەجێبوونە لە چەمچەماڵ زیاتر لە 7 ساڵە دەست کراوە بە دروستکردنی بڕیاروا بوو 5 ساڵ بەر لە ئێستا تەواو بکرایە بەڵام تا ئێستا تەواو نەبوو و جگەلەوەی ئێستا کاری تێدا ناکرێت هاوکات بەهۆی نەبوونی پاسەوان و چۆڵبوونیەوە تا دێت ئامێر و کەرەستەکانی ناوی دەشکێن یا دیارنامێن و دەبردرێن پرۆژەکە پێگاتووە لە 10 باڵەخانەی سێنوهەمی کە لە هەر باڵەخانەیەکدا 12یەکی نیشتەجێبوونی تێدایە بڕیار بوو پاش تەواوکردنیان لەوادەی خۆیدا بەسەر کرێنشینان و کەم دەرامەتانی سنووری چەمچەماڵدا دابەش بکرێت بەڵام بەوتەی هاوڵاتیانی کرێنشین زۆرینەی و کەسانی فۆرمی وەرگرتنی شوقەکانیان پڕکردوتەوە کەسانی دەوڵەمەند و دەستڕۆشتنی و حیزبەتە سەڵاتدارەکانن زۆربەی گڵۆپ و شوشە و ناو شوقەکان شکاوە کە نازانم چێە بەرپرسە لەمە سیلایانی پەیوەندیداری هیچ کەسێکەیە بێت ئەم کێشەیە چارەسەرکە یان ئەوتە دابەشیکەن یانەوتە ئەعلانیکەن بڵێن ئەم پرۆژێ فەشەلی هێناوە بۆیە من داوا لە حکومەت هێرمی کوردستان و لایەنی پێدەوە ئیدارەی شاری چەمچەماڵەکەم کە ئەو شوقانە بدرێ بە خەڵکی مستحق وا نەمێنێتەوە چووکە ئەگەروا بمێنێتەوە ڕۆژ بە ڕۆژ ئەو شوقانە وێراترە بێت. پرۆژەکە زیاتر لە 90% تەواو کراوە بەڵام بەهۆی چاودێری نەکردن و پشتگوێخستنی بە تەواوی بەرەو وێران بوون چووە. NRT هەوڵیدا وتەی کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە وەربگرێت بەڵام کۆمپانیاکە جگەلەوەی دەستی لە کارکردن هەڵگرتووە هاوکات پرۆژەکەی بەجێهێشتووە. ئێستا حکومەت لە هەوڵدایە خۆی سەرپرشتی تەواوکردنەکەی بگرێتە ئاستۆ. سەکرا کە ئەم پرۆژەی وەربگیرێتەوە حکومەت خۆی تەواویکە بەڵام دواتر ئەم بابەتی ڤایرۆسی کۆرۆنا و دیسان قەیرانی دارایی و دابەزینی نرخینەوە هاتووتە پێش ئێستا لە لایەن لیژنەیەکی تایبەتمەندەوە لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گشتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی سلێمانی لە هەوڵدان بۆ ئەوەی لیژنەکە بێت دەور و تەسلیم لەگەڵ کۆمپانیاکە بکات و خۆیان تەواویکەن. جگە لە ناوەندی قەزاکە لە ناحی سەنگاوی سەر بە قەزای چەمچەماڵیش بە هەمان شێوە ژمارەیەکی زۆری یەکەی نیشتەجێبوون بە سەرجەم پێداویستەکانەوە چەندین ساڵە تەواو کراوە بەڵام بەسەر هاوڵاتیاندا دابەش نەکراوە. ڕزگار جەبار NRT چەمچەماڵ.